سڵاوتان لەبێت بەرنامەی چاودێر جارێکی تر بۆ بەرژەوەندی گشتی تەرکیز دەکاتە سەر گۆشت فرۆشەکان. ئەستافی بەرنامەی چاودێر لە شەقامی قودسە بێت، باسی تەندروستی گشتیەکە لەگەڵ چاودێری تەندروستی کەرکووکە بێت. هەوبەیەک بەڕێز عەلی جەمیل سەرپەرشتی ئەم هۆبەیەکە دیارە بە ئامانجی تەندروستی گشتین و گرنگە بزانین ئایا ئەمڕۆ گۆشتی فرێش لە ناو گۆشت فرۆشەکان بە شێوەی تەندروست چۆن بتوانین بیکڕین. ئایا هاوڵاتیان لەم کاتەیە ئەو گۆشتەی کە هەیە لە گۆشت فرۆشەکاندا بیکڕن یاخود نەیکڕن. و لە هەمان کات تیمەکانی تەندروستی کەرکووک هۆبەیەک بەشی چاودێری ئەتوانن سەرجەم ئەم گۆشت فرۆشانە تیش بکەنە سەریان و ڕێنماییان چییە بێت بۆ ناو گۆشت فرۆشەکان بە شێوەیەکی گشتی. ئایا تیمەکانی تەندروستی لە گۆشت فرۆشەکان بە شێوەیەکی گشتی ڕازین و ڕێنماییان چییە بێت بۆ گۆشت فرۆشەکان. ئێوەش بینەر بن. دکتۆر عەلی ئەڵێت وەرە لێرەوە مەبەست لە سێرم گۆشتانەکە بزان چەند جوانە پاکە. هەستەکەم زۆر بەدڵێتی. ئەم گۆشتە زۆ پاکەکە کامیرەکە کە باش دەری بکە زۆ جوانە. ئەمە بەڕادەکە زۆر جوانە، زۆر خاوێنە، زۆر تازەیە، زۆر پاکە. سێرەمانەکە هەمووی خەتمیەیە. ئاوە خەتمەکانێتی بینیتە؟ ئەوانە هەمووی لە سەر بەرخانەوە سەربراوە و ئەمە خاوانەکەی دەستخۆشی یعنی دەستخۆشی لە یەکەم لەبەرەوەی داوای لە هاوڵاتیانی خەڵکی کەرکووکەکەی با گۆشت بکڕن. ئەم گۆشتانە هەمووی خەتمی پێوەیە، دەستی خۆش بێ. سێری کە کاک محەممەد بەڵێ ئەگەر کامێرەکە خەتمەکان پێشان بدە زۆر گرنگە بۆ هاوڵاتی. با هەموویەوە تاوە خەتمی پێوەتە ئێمە دەستخۆشی لەکەین با بێن گۆشت بکڕن. باش ئەوە تا خەتمی پێوەتە زۆر ئاسایە، زۆر پاکە. ڕاستە و خۆ تواتیتە سەر بە فرگرەکە وتت خەتمی پێوەیە. ئەوەتە هەر گۆشتێک خەتمی پێوە بوو تەندروستە. زۆر ئەمە ئێمە چاودێرمان هەیە، دکتۆری ڤێتەنەری لە سەربەرخانەیە باشە لەوێ هەمووی خەتمی کردووە و هەمووی فەحسیان کردووە. ئینجا ئەمان هایەنانە واتاوی کە لێرەیە لە سەربەرخانە پشکنینی بۆ کراوە، پشکنینی بۆ کراوە، چاودێری کراوە یەڵا هاتۆ بۆ مێ. ئێمە دەستخۆشی لەکەینەوە تا وەسڵەکەشی بۆمان هێنا. باش ئەوە هین ئیمڕۆیە 15 ئەگەر کامیرەکە بچێتە سەریەوەەوە تا بوونە چە دەنادە جرم بێش نادە بوو. ئەمە 25 بەرخیان هێناوە. ئەوە تاوە 25 عدد 25 بەرخیان هێناوە. ئەی فرۆشن هەمووی خەتمیەیە وەسڵی هێناوەتە هەمووی ئەوە تا بە بنادە قرەقسە چێت. ئەمەشین گۆلەکە 8 گۆلکیان سەر بڕیوە و هێنایەنە. ئەوە تا ئەوەی ساتان بم بۆ بەڕادەکەش و سێریەکەین. ئەوە تا هەمووی دەستخۆشی لەکەین، هەمووی چەپیان کردووە. ئەمە جێی دەستخۆشیە بۆ خاوەنی ئەم شوێنە بە جدی دەستیان خۆش بێ. ئامانجی لیژنەکەش هەر بۆ تەندروستی گشتیە. من پێم خۆشە دکتۆر عەلی مەجنیە بچینە هەر شوێنێک شتی خراپ بێت. ئەگە کامیرەکە ئەگەر بێتە پێشەوە سێری کە ئەمە بانیان داوە. ئەمە لەبەرەوەی ئستیلە، ئەمە هەم بەڕادە هەم مەچینەی قیمەیە. ئەوە تا هەم بانیانش داوە سێریکە. ئەمە زۆر شتێت تەندروستە و ئەمەش زۆر پاکە بێعیبە زۆر. ئەوە تا ئەمە گۆشتە بڕێ، ئەوە تا سێریکە، ئەوە تا چەپ لە دەستێتی، ئەوە چەپ لە دەستێتی، ئەوە گۆشتەکەیە. ئەوە کە کامیرەکە بێتە پێشەوە گۆشتەکەیە بڕێ زۆر پاکە، دەستخۆشی لەکەی. سێریکەوە گۆلکەوە بزاودە ئەمە گۆلەکە سێریکەوە خەتمەکەیت. ئەگەر کامیرەکە بێتە پێشەوە ئێمە ئەمە جێگای دەستخۆشیەوە تا سێرەوەی ترکە هەمووی جێگای دەستخۆشیە. ئەم خاوەن ئەم سەربەرخانەیە ئێمە دەستخۆشی لەکەین. ئێمە داوای لەکەین هەموو کەرکووک نمونەی وەک ئەم قەسابخانەیە بێ، ئەم دوکانی گۆشت فرۆشە بێ، دەستخۆشی لەکەم من
زۆ دەستخۆشی لێ بێگومان سێری کامش بەرخەکانەوە تا هەمووی ختمی پێوەیە ئەوە ختمەکە بۆ بیست ختم تا دوو ختم لێرە و لەوێ و لە ناوڕاستش سێ ختمی پێوە تا ئەوە ختمەکانە یاک ئەوە دوو ئەوە سێ تێگەی ئەوە بیست ئەوە ختمەکانە بینیتە ناو ئەوە تا ئەوە ختمەکەی سێریکە ئەوە ختمەکەی هەمووی ختم سێ شوێن ختمی لێدەن ئێمە دەستخۆشی لێەکەین لە خاوەن ئەم گۆشت فرۆشە دەستخۆشی لێەکەین ئەمانەوە نمونەی هەموو کەرکووک وەکەمە ببێ وڵای بە هیوانجا زۆر پێمان خۆشە لە کەرکووک مەرجنیە بچینە هەر شوێنێک شتەکان نەشیاو بێ ئەمڕۆ شوێنیشمان هەیە تەندروست و گونجاو بێ بە تایبەت تایخێن بەربوون لە کەرکووکە بڵاو بۆتەوە بەڵام ئێستا بەدیەکەین گۆشتی تەندروستیشمان هەیە شەردیە هەموو شتێکمان ناتەندروست بێ ڕاستە ڕاستە زۆر باشە ئەگەر کامێرەکە بێتە پێشەوە سێری کەمە جێگای دەستخۆشیە ئەمە هەمووی ئەوە تا ئەم قازانان ئەم ئەوە تا هەمووی ئستیلە ها بینیتە هەمووی ئستیلە ئەوە تا ئەم تەماتەیە سێریکە باشە دکتۆر پرسیاری بەڵێ. ئێمە زۆر شوێنمان کردووە لەتیان کردووە وتوتە تێک نەچووە ئەوە لەتی نەکرد ئەم لەوەتی ئێمە پێیماوەتوە ڕێنمایەکەمان پێوتۆ لەتی ناکە ئللا ئەگەر یەکێک بێ داوای کەباب بکە ئەمە این مەطعەمەکەیەتی تەبان طبعا بینەر وردبینە ئێستا ئەیکا بە ڕەخنە هەمووی ستیلە ها سێریکە ئەوە تا ئەمە حتا بیبەر سێریکە ئەوە بیبەرە لەتی ناکە ئەوە تا جێگای دەستخۆشی ئەمە ڕاستە سێریکە ئەوە تا بە جوانی لەناو بەڕادژ هەڵگیراوە ئەوە تا ئەمە ئستیلە خۆشبەختانە هاتین بۆ ئەمێ من داوا لە هاوڵاتیانی شاری کەرکووکەکەم دەستخۆشی لە خاوەن دوکانەکەکەین زۆر باشە ئەم شتانەیە هەمووی ستیلە لەناو بەڕاتش دایناوە جێگای دەستخۆشیە بێگومان سپاس دەکەین زۆر مەمنون دەستی خۆش بێ خاوەنی ئەم شوێنە دیارە کۆمەڵێ مەرجی تەندروستی جێبەجێ کردووە وەڵاهی ئێمە وەکو ستافی بەرنامی چاودێر دەستخۆشی لەم بەڕێزا ئاکەین لە خاوەنی ئەم چێشتخانەیە ئاکەین کە گۆشتی فرێشە فرۆشێ ئێمەش دەستخۆشی لێکین وەکو ستافی بەرنامی چاودێر و لە هەمان کات پێشتر دیارە مەرجەکانی تەندروستی کەرکووکی جێبەجێ کردووە و لە ئێستاشە ستافی چاودێری تەندروستی کەرکووک جارێکی کە شوێنەکەی بەسەر کردوێتەوە و لە ئێستاشە بەم شێوەیە ستافی چاودێری تەندروستی کەرکووک خۆی بە چاوی خۆی بە شێوەیەکی ورد پشکنینی بۆ ناو چێشتخانەکە و فرۆشگای گۆشتی سوورەکەشی کردووە بە هەمان شێوە مەرجەکانی 100% دەتوانین بڵین جێبەجێ کردووە ئەمە جێی دەستخۆشیە ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین. دروست دکتۆر علی مەبەستێتی بەڕادی بەفرگرەکە بسێرکات بەڵێ دکتۆر سێریکەوەتە هەمووی ختمی پێوەیە ئەمە ختمی ئەمە هین سەربەرخانەیە سەربەرخانە ئەمە جێگای دەستخۆشیە لە خاوەن دوکانەکەەوە تا هەمووی ختمی پێوەیە داوا لە هاوڵاتیانی شاری کەرکووکەکەین با گۆشت بخۆن ئەوە تا مۆری پێوەیە هیچ ترسی نییە ئەو وەستەماش بۆ بێنە هینی مڕۆیەوە تا 15 مانگ ئەو تا ددانیان کڕیوە دەدانە ئەمە هەمووی هی تاریخی ئەمە تەهی ئەو تا 15 پێنج ئێمە ئەم دوکانە جێگای دەستخۆشیە دەستی خۆش بێ لە سەربڕخانەوە هێنایەتی لەوێ هەمووی مۆری کردو هاتۆ بۆمێ ئەتوانین بە هاوڵاتیان بڵین هەر گۆشتێک ختمی پێوە بوو بیخۆن مەترسن ئێمە ئێستا دوکاندارەکان هەمویان پابندن لەخوا بە زیاد بێ هەمووی مۆری پێوەیە ئەو مۆرەشی پێوە هیچ ترسی نییە ئاوە تا پاچیان کردووە دەستیان خۆش بێ هەمووی ناو ئستیلشە بێگومان ئەگەر کامێرەکەتان ئەگەر بێتە پێشەوە هەمووی ئستیلە لە ناو ئستیلشدان ناوە ئەمە بە پێی ڕێنمایەکان ئێمە ئیشەکەن ئێمە ئەمە جێگای دەستخۆشیە لە خاوەن دوکانەکەکەین زۆر باشەوە تا سێ گۆشتەکانی کە سێریکە هەموو گۆشتەکانی بە جوانی دانراوە لێرە هەمووی لە ناو بەڕادە سێریکەوەتە هەمووی سێرم گۆشت ئەوانە مانگایە ئەوە بەرخە ئەی ئەمە بەرخە مانگایتیانە گۆلک ئەوە تا ئەوەی ناو بەڕادەکەم ئەم بەڕادەکەی ترامە نەچمانە ئێرەوە کا بێنی زەحمەت نەبی ئابزان خەتمەکەی سێریکە جێگای دەستخۆشیە ئەوە تا هەموو عملەکانشی کرێکارەکانی ئێمە دەورەمان داوە پیان ئەمە شەهادەی دەورەیە لای ئێمە دەورە بینن 3 ڕۆژ
جێگای دەستخۆشیە ئەوە تا شتەکانی ڕێنمایەکانیان زۆر زۆر مەزبوطە و هەر کرێکارێکش من ئەینێرم بۆ تاقیگا لە تاقیگا ئەوە تا ئەمە تاریخ 20 ئەوە تاوە چەندی مانگە بزانم ئەوە تا ئەمە عینەکەشت بێنێت پێمان نییە ئەمە 5 ئەوەتە 5 ئەوەتە ئەمە هەموو کرێکارەکانی ناردووە پشکنین بۆ پشکنین بێگومان لە تاقینەوەتە دەرچووە من خۆمش تەوقیعم کردووە خەتمم کردووە ئەمە جێگای دەستخۆشیە ئیستا هەموو هاوڵاتیەکانی شاری کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە ئەگە چی عەرەب بێ کورد بێ تورکمان بێ با نەترسن با گۆشت بخۆن گۆشت خواردنەکەەوە تا هەمووی لە ژێر چاودێری ئێمەیە لە سەربەرخانە دکتۆری ڤێتەنێریمانەیە ئەو دکتۆرانەی ڤێتەنێرانوان لەوێن بە جوانی پشکنینەکەن بۆ ئەو ئاژەڵانە بۆ ئەو گۆشتانە مۆرشیەکەن. دکتۆر تێبینیت لێرە هیچ هەیە؟ وەڵای تێبینی ئەمە جێگای دەستخۆشیە. باش ئێمەوەتە هەموو ئەمەین گۆلکەوەتەوە خەتمەکانێتی ئەوە خەتمەکانێتی ئەوە خەتمەکەیە شێریکە ئەوە خەتمەکەیە ئەوەتە هەمووی ئەگەر ئەیستا بەس جا بنا سخەر مامچە ئەمە جێگای دەستخۆشیە لەبەرەوەی هەمووی خەتمی پێوەیە ئەو برسەوە برسی ئەمە سێریکەوە خەتمەکەیە ئەوە بۆستە ئەمە بێنە سێ خەتمەوە تا یەک ئەوە دوو ئەوە سێ ڕاستە سێ خەتمی لێداوە ئەوە تا ئەوشەوە یەک دوو سێ ئەوە تا مانگاکە یعنی گۆلک و ئەوە تا مەڕەکە بەرخەکە عنی ئەوە تا هەمووی خەتمی پێوەیە جێگای دەستخۆشیە با بچین بۆ ئەوی ترش عینەن ئەم جامخانەیە بەڕادە دکتۆر ئەمە بەڕادە ئاوە تا دوای نەلێن دەرگابانەوەی کاوە تەبریدەکە لە بانەوەیە بۆی بینەر لای ڕوون بێ ڕەخنەت لێ نەگرێت ئەگە کامێرەکە سێری بکە ئەوە ساردە چکەم زۆر ساردە سێریکەوە تاوە خەتمەکەیە ئەوە خەتمەکەیە ئەمە خەتمەکەی ئەوە تا ئەوە خەتمەکەیە تەواو سێ دیوارەکانی کامووی کاشیە بێگومان سێر هەمووی ئەوە تا وەسڵەکانە ئەوەین ئیمڕۆیەوە تا بەس ئیمڕۆمانەوە بەس سێریکە ئەوە تا 34 دانەی کڕی ئەوە تاوە خەتمەها بینیتە ئەمە جێگای دەستخۆشی ئەم دوکانە لە خاوەنەکەی دەستخۆشی لێ یەکەم لەبەر ئەوەی پابەندی ڕێنمایەکانی دایرەی سەحای کەرکووکەکە فەیەمە زۆر دەستخۆشی لێەکەین دکتۆر ئێمە بە درێژایی بەرنامەی چاودێر بەڵێ زۆربەی گەڕەکەکانمان بەسەر کردوێتەوە لە گۆشت فرۆشەکان بە تایبەت بەڵێ ڕخنەیەکی زۆرت لە گۆشت فرۆشە گەڕەکە کوردیەکان هەبوو و ئێستا ئێمە دروست لە شەقامی قودسین ئێمە ئەمە شەقامی بۆچی ئێرە زۆر پابەندی مەرجەکانی تەندروستیە بۆچی گەڕەکانی تر پابەند نەبوون یان ئێمە جێی داخە بەس کاک محەممەد ئیستا هەموو گەڕەکەکان چیەگە کوردی بێ عەرەبی بێ تورکمانی بێ لەسەر ڕێنمایەکان ئێمە ئیشەکە باش ئەو بەڕادە دیارە ئەڵێ دەرگاکەی پێوە بدەن ئەڵێ پێوەی بدەن لەبەرەوەی ئیشەکات بەڵێ داواکەین لە هەموو ئەو کەسانی کە گۆشت ئەفرۆشێ وەکەم دوکانە بێ ئەمە نمونەیە کە بۆ کەرکووک ئەمە خاوەنەکەی دەستخۆشی لێ یەکەم من لەبەر ئەوەی هەم ئەو تا وەسڵیە ناوە لە سەربڕخانە ڕۆیشتووە لە سەربڕخانەوە تا ئیمڕۆ 34 دانەی سەربڕیەوە هاتۆ هەمووی خەتمی هەیە ئەوە تا بەچاوی خۆتان ئەوە کامیرەکان ئەوە تا یەک ئەوە تای بینی هەمووی چی گۆلکە چی مەڕە هەموو گۆشتەکانی ڤێتەنەری لە سەربڕخانەی کەرکووک بینیوێتی و پشکنینی بۆ کراوە و مۆری لێدراوە ئەڵەیە دکتۆر عەلی خەڵکە تۆقێنێ پێویست ناکە با گۆشت بخۆن خۆم ئەمڕۆژ گۆشت دەخۆم دکتۆر عەلی خەڵک با نەترسێ گۆشت بخوا هیچ مەترسێکی نییە لەبەر ئەوەی ئەم گۆشتانە ئیستا هەمووی بە چاودێری تەندروستی کەرکووک چاودێرەکرێ بە چاودێری دایرەی ڤێتەنەری چاودێریەکرێ ئێمە پارێزگاری کەرکووک ئەلێ بڕۆن هەر دوکانێک خاوەن دوکانێک ئەگەر ڕێنمایەکانی تەطبیق کردووە دەستخۆشی لێ بکە ئێمە پارێزگاری کەرکووک سوپاسیەکەین بە بەردەوامی لەگەڵمانە کۆنتاکیە لەگەڵمان ئەلێ بڕۆ هەر دوکاندارێک پابەندی ڕێنمایەکانی تەندروستی گشتی بووە دەستخۆشی لێ بکە و منش ئیمڕۆ
ئەم کەناڵەیەوەم هێنا ئەوە چەند دوکانێکمان کرد خۆشبەختانە هەمووی جێگای دەستخۆشیە ئیتر سوپاس. مشاهدينا الكرام متواجدين في شارع قدس في محافظة كركوك. أستاذ علي، نعم، أول مرة أشوفك تشكر أحد القصابين في محافظة احنا كركوك. الشغل اللي سويناه قبل شهر احنا هذا المكسب مالتنا. أكيد. شنو؟ احنا نحافظ على اهالي كركوك بكل قومياته. صح. ماكو يمنا فرق. هذا المحل هو كله جايبه من المجزره. تمام. وكله ابو ختم. صح. هاي الختم شنو يدل؟ يدل احنا عندنا بالمجزرة كركوك عندنا اطباء بيطريين لزنا قاعدين هناك. نعم. هم يسوون للاغنام فحص، يسوون فحص ويلا يعني يذبحوه، يلا يصير هذا يجي للمحل. زين. واحنا نشكر صاحب هذا المحل اولا لنظافتها. شوف الحائط كله كاشي. أكيد. هذا أنا ما أقدر أقول له وسخ. صح. شلون أقول له يعني؟ كل ما تدخل بأي مطعم تقول له تعال تعال. أي الكاشي والله. وسخ. بعدين شوف السقف أبيض نظيف، الحائط كله كاشي أبيض. أي. واللحم كله مختوم. صح. وكله بالبراد، حتى خلي الكاميرا يشوف هنا. هاي البراد فوق، أخاف يقول هذا ليش عنده باب؟ هذا مو باب، هو عنده هذا براد. هاي سبلت عنده. صح. وهذا براد سبلت بيه. زين. تبريد. زين دكتور. وهاي البراد تبريد بس بيه باب، نظام باب. ليش؟ لأنه اللاشة يعني الكبيرة ما يقدر يخلي إذا ماكو باب. أي لحم مختوم ينوكل. خلي ياكله. وما يخوف. خلي ياكله. إن شاء الله. احنا متواجدين في شارع قدس وحملات صحة كركوك مستمرة وبرنامج تشاودير المراقبة مستمر وياكم. وكاك محمد هذا كلهم عندهم بطاقة فحص الطبي. أكيد. احنا دازينها للمختبر وعندهم شهادات التربية. صح. وهم جايين يمي احنا نعطيهم دورات على مود لبس الكفوف. أكيد. لبس الكمامة، شلون يحمي نفسه، طريقة العمل، كل عامل. أكيد. هذول العمال كلهم عندهم. أكيد. أنا أبارك لهم. وإحنا نبارك لهم. أقول صاحب المحل رحم الله والديك مشكورين منهم، عاشتيتهم بالتوفيق لهم. يابا وكل لحم. همان ختمي بيه دكتور. بو بزديارخ قالوا زوروسن لأنه بو حبس ختم بو إيتلار من صاحب دشانه يعني ديار موزه رحم الله والديك صوغ ممنونخ. قال صغوصن. قالوا صغوصن لأنه بو حبس بو جاتربته. حبس ده ختمور. حبس ختمور منزلدن جاتربته. بو قالوا وروسن بدوشان. رحمت بباسنا. جاره دکتۆر علی ئەڵێ خاوەنی ئەم شوێنە دەستی خۆش بێ لەبەرەوەی گۆشتەکەی هەمووی خەتمی پێوەیە و دەستخۆشی لێ کرد و سوپاسیانی کرد بە زمانی تروکمانی لەبەرەوەی گۆشتەکەی لە سەربڕخانە هێناوە و بە شێوەیەکی تەندروستیش شیاوانەش داینابوو. سوپاسیانی کرد. ئەمە جێی دەستخۆشیە. ئەمڕۆ خۆشبەختانە جێی دەستخۆشی بوو دکتۆر علی سەردانەکەی گونجاو بوو. بو إتلار حبس مزردن الختم ولبت جاتر بخ ختم لا حبس ختم ده بخ نزا جزال ده بو إتلار من صحابنا ديرم رحمة بباسنا ناسنا لأنه جدير مزردن بس أوردا الدكتور بيطاريا مزور أوردا فحص يدري يلا بلار شاسلر يلا جاتر جوردوز برتا حبس ختم ده ختم له إتلار بس ديارك رحمة بابا وانا نوا بدو كانه زۆر باشە دکتۆر. پەیامێکی جوانتم ڕۆ گەیان بە سێ زمان بە کوردی بە تروکمانی بە عەرەبی. بەڵێ. ڕێنمایی چیترت هەیە بۆ هاوڵاتیان کە پەیامت بگەێنی؟ من هاوڵاتیانی شاری کەرکووک زۆر سوپاسیانەکەین. من داوایان لێ یەکەم هیچ ترسیان نەبێت، دڵەڕاوچیان نەبێت. با گۆشت بخۆن، گۆشتەکە هەمووی ئەوەی مۆری پێوەی با بیخوا، هیچ نەترسێ. باش. ئێمە ئێستا الحەمدوللا دوکاندارەکان هەمووی ڕێنمایەکانیان تەطبیق کردووە. ئەوەی مەرجەکان جێبەجێ بکات. مەرجەکان جێبەجێ کردووە تا ئێمە هاتوونە دەستخۆشیان دێکرێت. ئێمە ئەو مانگا چەندێ ڕامان کردو هاتین و ڕۆیشتمان هیلاک بووین، ئەمە بەرهەمەکەی بوو. بەرهەمەکەیەوە تا هەموو گۆشتەکان ختمی پێوەیە. باشە دکتۆر.
من گوڵێکم لایە ئەمێ چیرۆکی ئەو گوڵم بۆ باس بکەی بەر لەوەی پرۆگرامەکە کۆتایی بێت بینەران ئەم گوڵا چیرۆکێکی لە پشتە پێم خۆشە دکتۆر باس ئەم گوڵەیە خاوەن دوکانی قەسابێک هێنای بۆ لام بەڵێ وتی دکتۆر عەلی من ئەمە دەستخۆشیت لێ یەکەم لەبەرەوەی ئەم گوڵات بۆ دێنم لەبەرەوەی تو حەقانی هاتی بۆ دوکانەکەم تش داخستووە باشە بەس هەمومان بەیەکەوە دادخست 6 دوکان بوو لەبەرەوە من ئەمەم بۆ تێناوە لەبەرەوەی هیچ کەسێ تەسیر لێت نەکرد هەرچەندە واستەیە زۆر چەند واستەی زۆر کرا هەر فایدەی نەبوو من هەر چاپۆشی بکەی بەڵام لە کەسیان چاپۆشیت نەکرد وتی وادام حەقانی دادەوە هەر شەشی پێکەوە داخست هەر شەشی پێکەوتی من دەستخۆتی هەنێ ڕێنمایە بوو نامەزانی تو بە منە دووە باشە ئەو ڕێنمایانەش چی بوو گۆشتی بەستوو لەگەڵ گۆشتی ئاوە فرێش تێکەڵێ کرد تێگەی وتی من نەمزانیوە یانی من زارەترەوانە ناکەم نەمزانیوە و گۆشتیە بوو لە حیوانی سەرە بڕی وتی حیوانەکە ئیتر من سەری نابڕمەوە ئەڕۆم لە سەربڕخانە سەرێ بڕ من مەمنونتانم سپاس بۆ جەنابەت سپاس بۆ سەرجوانەکانت ڕێنمایەکانت بەڕێزان خۆشەویستی خەڵک ڕێنمایەکانی خەڵک وای لێ هاتووە گوڵ پێشکەش بە ئوستاد عەلی بکرێت کە ئەمڕۆ خۆی و ستافەکەی لە خزمەتی تەندروستی گشتیە و ئەمڕۆ بە سوپاسەوە توانین بڵێن پشگیری جەنابی پارێزگاری کەرکووک بۆ ستافی چاودێری تەندروستی کەرکووک و بۆ ستافی بەرنامەی چاودێری تەندروستی کەرکووک و بۆ ستافی بەرنامەی چاودێر ئەو پەڕی هێز و توانایە ئێمەش بۆ خزمەتی خەڵک خزمەتی زیاتر بە خەڵک ئەگەینین ڕێزی محەممەد عەلی و ستافی بەرنامەی چاودێر قبول بخوازن تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورەتان ئەسپێرم لە خۆشییانە